بەڵێ من لە بەردەمی ئەو ماڵم کە کاژمێر 9 ئێوارە 4 کەس لە ئەندامانی خێزانەکەی کوژران. دکتۆر سیروان محمود کە بەڕێوبەری نەخۆشخانەی زانکۆیە و باز دەکرێت کە خاوەنی نەخۆشخانەکەشە ئەمڕۆ دوای ئێوارە بە قسەی بەگوێرەی قسەی شاد حاڵەکان باز لەوە دەکەن کە جارێک هاتووە لە دەرگای ماڵەکەی داوە چوتە ژوورەوە کێشیان بۆ و دواتر ڕۆیشتووە بۆ جاری دووەم کە هاتۆتەوە چۆتە ژوورەوە ئەوەی بەبەردەستی کەوتۆ کوشتووە. ئەوەی لە پشتمۆ دەبینن ئەوە دیمەنی ماڵەکەیەتی چوار لە ئەندامانی خێزانەکەی دەکوژێت دکتۆر سەنار کەمال کە دکتۆری سۆنەر بۆ لە نەخۆشخانەی زانکۆ دکتۆر سانا کەمال کە ئەویش ئەندامانی خێزانەکەیەتی و جگەلەوە خەزوریشی دەکوژێت دوو کەسی دیکەش بریندارن کە یەکەکیان تەمەنی 15 ساڵە و ئەوی دیکەشیان تەمەنی نزیکەی 25 ساڵانە. لە ئێستادا تەرمەکان لە پزیشکی دادین لاولێر پۆلیس دەستی بە لێکۆڵینەوە کردووە لە ڕووداوەکە بەڵێ دوایەوەی دکتۆرەکە دەستێت بە کوشتنی چوار ئەندامانی خێزانەکەی و بریندارکردنی دوانیان دەڕواتە سەری کۆڵانەکە و دواتر بە ئاسایی بێرەدادێتەوە یەکێک لە دراوسەکانی باسی لەوە کرد کە چۆتە بەردەمی وستێتی ڕای بگرێت بەڵام بەسەری خۆی پیاکەشاوە ڕۆیشتووە و کە دەچێتە ژوورەوە دەبینێت ماڵەکە خەڵتانی خوێن کراوە و ئەوەی هەبوو ئەوە زانیاریانن تا ئێستا بەردەستن.